دەتوانیت گوڵێک لەژێر پێتدا پان و پریشکەیتەوە، بەڵام مەحاڵە بتوانیت بۆنەکەی نەهێڵیت. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵەی داهێنانتان لێبێت. کە هونەر و دنیابینێکی ڕەنگاڵەیی لە ناو ڕۆحتدا بوو، ئیتر ئەگەر نەتوانی بە دەستەکانت خەیاڵەکانت وێنا بکەیتەوە، هەموو جەستت دەبێت بە پارچەیەک لە ڕۆح و لە بیرکردنەوەکانت بۆ کێشانی تابلۆیەک. خانمە هونەرمەندێکی شێوەکار لە ئەمریکا بە پەنجەکانی قاچی و بە ددانەکانی جوانی وێنا دەکات و تابلۆ دەکێشێت. نێو پەنجەی پێکانی ئەم خاتوونە جیاوازتر نییە، لەوانەی دەستەکانیان ساغا. چ ئەستەمێکە لە 7 ساڵیەوە پەنجەی دەستەکانت ئاوێزانی تابلۆ و ڕوتی فڵچەی وێنەکێشان نەبێت. داخۆ چەندی پێچوو بێ تا تەکبیرێ بکات و پەنجەی قاچەکان و لێوەکانی فڵچە هەڵگر و وێنەکێش بن. سەرەتا هەستم بە دەستی ڕاستم نەدەکرد و نەمدەتوانی بیجوڵێنم. ئەو کاتە لە ئەیپ ستۆدیۆ ئارت خوێندکار بووم. مامۆساکەم وتی دەستی چەپ بەکاربێنە. ساڵێک بەردەوام بووم، دوای ئەویش لە کارکەوت. 1 ساڵ وەستام، تەنها بیرم لەوە دەکردەوە کە چی بکەم، چۆن بەردەوام بم. ئەم دوو دەستەی من ناتوانم هیچیان پێ بکەم، تەنانەت قەیتانی پێڵاوەکانیشم ناتوانم ببەستمەوە. بڕیارمدا ددانەکانم و پەنجەی قاچم بۆ وێنەکێشان بەکاربهێنم. کیژۆڵە ئەفریکاکەی کینیا لەگەڵ دایک و باوکێکی ئەمریکی ژیان بەسەرەبا. زیاتر لە 20 ساڵە بووە بە منداڵی ئەم ماڵە. ژوورەکەی هێندە بچووکە، منیش بە ئاستەم دەمتوانی بجوڵێم، وەرێ خەیاڵێکی گەورە لێرەیە. تابلۆی پێشانگاکەشی ئاوێتەی ژیانە ئاڵۆزەکەی خۆیەتی. دەکرا من لە کینیا بم، بەڵام ئێستا لێرەم. ئەمە بەواتای ئەوە نایەت ئەمە ژیانێکی باشترە، بەڵکو تەنها ژیانێکی جیاوازە. من کار دەکەم لە پێناو هێشتنی هەڵگرتنەوەی منداڵ، واتە من باوەڕم وایە هێشتنەوەی خێزان دەبێت کاری لە پێشی نەبێت، و ئەگەر ئەمە بەدی نەکەیت دەبێت کار لەسەر ئەوە بکەیت چۆن زیانەکان کەم بکەینەوە. و ئەگەر هاتوو حاڵەتی بەخێوکردنمان هەبێت لە نێوان دوو نەتەوەی جیاواز وەکو لە کەیسی مندا هەیە، ئەو حاڵەتانە سەختی زۆریان تێدایە و باشی زۆریشیان تێدا هەیە. هەر کات دەبینی فڵچەیەک چەند بە زەحمەت ڕەنگە پرژێنێ، وەڵامەکەی لە پێشانگاکەیە. ئەو تابلوانی قورسە لێک تێگەیشتنیان. زۆر لەسەر شوناس کار دەکەم، ئیتر لەسەر خۆم بم یا خەڵکی تر. لەسەر ئەم ڕێبازە هونەریە زۆر دەخوێنمەوە بۆ خستنە ڕووی ئەوەی کە من کێم. هەروەها نیشاندانی ئەم چەمکە بە جیهان و خەڵکی ئاسایش. من کەسێکی کەم ئەندامم، ئەوەش بەشێکی دیکەیە بۆ خستنە ڕوو. وەکار شتێکی تر ڕەنگم، ڕەگەزم، تەمەنم، هەموو ئەم شتانە لە تابلۆکاندان و بەرهەمی ئەم پێشەنگایە. پێشتر پێی ڕاگەیاندم هەرکە بەدانەکانی فڵچەکەی گرت وردەکاری تابلۆکەی دەست پێەکات. بۆ منیش کۆتایی چیرۆکەکە بوو. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هەرسنبرگ، ویلایەتی ڤێرجینیا. دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانە بەشی شێوەکاری و پەیکەرسازی. دەرچووی زانکۆی سلێمانیا لە ئەکادیمیای هونەرە جوانەکان بەشی پەیکەرسازی. بەشداری چەندین پیشانگای کردووە لە کوردستان و شارەکانی دیکەی عێراق. چەندین پەیکەری گەورە و بچووکی بۆ شارەکانی کوردستان دروست کردووە. هاوکات خاوەنی گەلەریکی هونەری قەشەنگە لە شاری سلێمانی. تابلۆ دەکێشێت و پەیکەر ساز دەکات. هاوکات شارەزاییە لە بواری فیلم، کارتۆن و هونەری دیجیتال. مامۆستای هونەرە لە پەیمانگای هونەرە جوانەکانی چەمچەماڵ. ئێستاش ئاسۆ کانەبی میوانی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتت باش کاگاسۆ. باشتر بۆ ڕێزەکە کاگاسۆ جان. زۆر سپاس دەکەم.
کاگاسۆ هەڵبەت زۆر گرنگە هەفتەی پێشوو ئێمە باسمان لەوە کرد کە چەند گرنگە مۆزەخانە نیشتیمانی و گەلەری نیشتیمانیەکان و گەلەری هونەریەکان بۆ هەر وڵاتێک لەو بەرنمەیە پۆشە کاکل باسیەوەی کرد کە چەند گرنگە بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی دیکە کە چۆن توانیوە سوودیان لێوەربگرن. جا لێرەوە من زۆرم پێخۆشە کە تۆ گەلەریەکت هەیە هاوکات دەمەیە پرسیار لەوە بکەم کە چەند گرنگە لە کوردستانە گەلەری تایبەتی هونەری و هاوکات گەلەری نیشتیمانی و مۆزەخانەی نیشتیمانی هەبن هەم بۆ کوردستان و هەم بۆ گەشتیارانیش. بێگومان مۆزەخانەیان گەلەری بەشێکە لە فەرهەنگ و شارستانی هەر وڵاتێک یان کۆمەڵگەیەک. خۆشبەختانە لە کوردستان تا حەدێکی باش توانم بڵێم گرنگی دراوە بە لایەنی مۆزەخانەیان گەلەری. بەڵام من لە ئێستا تقریباً بۆ ماوەی 3 ساڵێکە بێت گەلەری تایبەت بە خۆم هەیە کە ئەمەش وای کردووە بەردەوام بە خەڵکی ئاسایی بێوێت لە ماڵەکەیان تابلۆیان پەیکەری بێت بە پێی خواستی خۆی بەبێت تەڵەبی خۆی داوایە کارە بکات کە پێی خۆش بێت. چەند سەخت بوو بۆ تۆ گەلەریەک بکەیتەوە بۆ کارە هونەرەکان و هاوکات دامەزرانی ئەم گەلەریە و دروستکردنی پەیوەندی لەگەڵ هەوادارانی هونەر و لەگەڵ خەڵکێکا کە حەزی لە هونەر و حەزی لە تابلۆ و حەزی لە پەیکەرە؟ وڵی سەرەتا بێگومان کردەوەم گەلەری بۆ کارێکی قورس بوو بە حکمی بڵێم کولفەیەکی باش ویز هەم بڵێن بۆ شوێنەکە و هەم بۆ کولفەی کارکردنی خۆت چکە ڕاستەکەی من وەکو پیشەیەک سەرەتا سێرم کرد تۆ سوان بتوانێت بیکردی پیشەیەک بۆ خۆت بیکی بەداهاتێک بۆ خۆت. ڕاستەکە سەرەتا بەرنامەی من وا بوو کە بتوانم گەلەریەکی زۆر باش بکەمەوە پێشگە لە کارەکانی خۆم کاری هونەرمەندانی ترتیا عرض بکەم. بەڵام بەپێی ئەزمون و بڵێن کارکردنی گەلێریەکە لە ئێستاە بەس کارەکانی خۆم باڵێ عرزەکەم لە گەلێریەکە. ڕاستەکەی و کارەکەی ئەوەش بوو کە تۆزێک فەنانەکانی کورد ئەوانەی کە لای من با بڵێن لە حیات پەیکەرەکانی عرزە کرد یەک تۆست لەواچی وەکو لە ڕووی مادیەوە سەرێکی زیان وتبێت چونکە ئەوان وا تەسەورەکەن کە خەڵکی ئاساییش هەمان پارەبا بە لەو حەیە کە چۆن تێڕوانینی ئەو بۆ هونەر چۆنە. بەڵام ئەم گەلەری من گەلەرێکی تایبەتە ئەتوانم بڵێم خەڵکی ئاسایی زیاتر تابلۆکانەکەڕن بۆیە خوێندنەوەی ئەوان بۆ کاری هونەری تا حدێک ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر زۆر بەرزانیە بۆ ئەبێ ڕساوی و خاڵە بکەین ئێمە بۆی کە بتوانین بەردەوام بین و بۆ ئەوەی بتوانین بەردەوام بێ ئەم کاری هونەریە و لە هەموو کەسێکی ئاسایی بتوانین لە ماڵەکەیە لەوحەیە یاخود کارێکی پەیکەرسازی لە ماڵەکەیدا هەبێت. زۆر سپاست دەکەین کاگاسۆ کانەبی بۆ ئەو کاتێ پێت بەخشین بۆ زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین. پیشانگای دەنگە پڕڕەنگەکان پیشانگایەکی هاوبەشی ژنانی هەرێمی کوردستان و ڕۆژاوایە. لە پیشانگەکەدا بەرهەمی 13 ژنە شێوەکاری ڕۆژاوا و 5 ژنە شێوەکاری هەرێمی کوردستان نمایش کرابوون. تابلۆکانی پیشانگاکە گوزارشت بوون لە ئازارەکانی ژنان و هاوکات چیرۆکەکانی سەرکەوتنیان. بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان سەرباری ئەو هێرشانەی ڕابردوودا کرا بۆ سەریان و وێران بوونی ناوچەکانیان کە ژنان قوربانی یەکەم بوون. بەڵام ڕۆڵ و ئیرادەی ژن شکستی بە داعش و تیرۆر هێنا. پێشانگاکە 18 خانم بەشداریان کردووە لە باشوور و ڕۆژاوای کوردستانەوە. کۆی گشتی تابلۆکان 42 تابلۆیە خۆم 2 تابلۆم نمایش کردووە. گرنگی ئەم جۆرە پێشانگایانە لەوەدایەکە بە درێژایی مێژوو ناران و ناحەزانمان لە یەکیان پچڕاندوین دایان بڕاندوین پارچە پارچیان کردوین. ڕاستە دوو ستایلی جیاوازی ئیشکردنە دوو فۆرمی جیاوازی ئیشکردنە بەڵام دوجار هەردووکی هەر کوردیە. كاري من قال هجرة روج آفا بشكل عام كسرجنين الشهيدة كار بيجي سرجنين روج آفا ثورة روج آفا بشكل عام دبيجي حتى لو حاجة سرجنين روج آفان. هاتنا باجاري سليمانية بيشانجه هكمان بهفرة هيا جنن روج آفا وجنن باجاري باشور
ام قال لك كيف خوشن كو افتر فتشيبو ما كولتوري هفدو ناسكر شخو امش هفدو جي ندورن بس لي درفتك تشيبو كو ام هفدو ببينن اواي كو اسبيك هاردكم اواي تعبيريه زجن قال لك ترسمين شخو اف بيشنجاجي بيشنجه جنانه وك ام دبينن نحتابلو يمن هنا دبي بيشنجه يك جوان اف هيفي تشاوا كو ام هيفي ددرون نافيوي ام دبينن جنكه بتشكي غمجينه ضد رماديات ورونشتيه اف بوقتي وقتا انه نانا سكريه رنجويتشيه ليه هيفي كويب تشوتشك هي بيدري اف هيفي تشيبيا اف جيروج افايي مي هي ليه برفا داويه دتش ام نزانن اي تشاوا بابا ام بهيفينا كو ولو بمينا في خوشكيه بمينا بابا وك باسكك حرجنا كيره افتح بلوه دو ديجي بنافيت شوندنا كسن كو ام جوان حزبكن ام غمجين ام شوندنا وان ام دبينن تشاوا هنا ام بوان دقرن وبيرانين يوان الجمية لأما هيدي دتشن أبجي أز بحسد قال لك دو خاص قال شهيدا بكم تشاوا ام وان دباريزم تشاوا أوجي ام باراستن دما كو خوج مرو في داكرن فۆتۆگرافەرێکی کورد لە واشنگتن دیسی پیشانگایەک دەکاتەوە. یونس محەممەد فۆتۆگرافەرێکی کوردە و خاوەنی خەڵاتە و دەیەوێت ژیان و کولتوری کورد و نەبەردیەکانی پێشمەرگە لە ڕێی فۆتۆ تۆمار بکات. بێریڤان یوسفی میوانی ئەو پیشانگایە بوو بۆ ئامادەکردنی ئەم چیرۆکە. یونس محەممەد وێنەگرێکی داکیومنتریایە کورد کو ji herêma Kurdistanê hatiye Washington û ji Kongresa Amerîka li avahaya Rayburn pêşangeha wêneyên xwe pêşkêşî xelkê Amerîka kir. Ev wêneya çawa hat negirtin û mebesta vê pêşangehê çi ye? Yunus dibêjet? Hema seretayê Daeş hatiye menteqa me ez el-cebha bûme hemî yani heta roja axir gel pêşmerge hemî cebha و پشتنگی بردهام بوم به جا وکو فوتوگرافی بردهام بوم او کیست کردستان گرینگه و من پی باش با کو سرشول که من سرشول کریه من دست فکر پروژه اوپن وون که پروژه کسر پیشمرگی مید بریندار شهر داعش و راستی مد بیا بیت بینین یعنی همه دنیای ببینن و جا هر درفته که کوچه ببینن مثلا اگر پیشانگا با از اپلای کم اگر مثلا اوارد با اپلای کم هر تشتکه یونس دعوه لهمی وینگرین کردت کد داکو پتر بالا خو بدنا لسر بابتین جواکه و کومالایتیه و جا نوکو نصیحت وکو داوکاریم نوکو مجموعه جی ترکیز بکنه سر بابت کومالایتی ناف کومالگا و دکومنتا جیانا خلقی بکن داواکاری من اوه که زیده تر شوازه که دکومنتاری برای خوب کنه کردستان برای خوب کنه کرد برای خوب کنه او کشه کمه حیل کردستان دوان برجسته ببیتین زانی از نوکشی شم چم رسم چیای حل گرجی بگیرم 10 سال دیجی از شم بعد بس او کارسات یا او احداثت کو ناف کومالگای رودتن اگر کس نبیتن نوکه دکومنت بکن دست ما چیتن و یونس هیوی داره کوینینوی بگهنه همی جیهانه ج آواهی ریبرن لواشنگتن دی سی بریوان یوسفی یەکێک لە شاکارە هونەریەکان لە گۆڕەپانەکەدا بەهۆی ئاگرکەوتنەوە لە ناوچوو پەیکەری ڤینۆسی پاژماوەی پەڕۆ و قوماشەکان کە هونەرمەندێکی ئیتاڵی دروستی کردووە هێشتاش لە خەیاڵدانی ئەو خەڵکەدا هەرماوە. گایتانو منفردی شارەداری باژارê ناپۆلی گوت پەیکەری li navenda bajariyê bi navê Venus of the Rags yek ji berhemên herî navdar yên hunermendê Îtalî Michelangelo Pistoletto ye ku bi egera derketina şawatek bi enqest li Napolî wêran bû. Nimûneyek nû ya vî peykerê mezin ku mînakên wan li çendîn mûzexaneyên cîhanî têne nimayişkirin berî 2 heftiyan li meydana vî bajarî li Îtalya hat vekirin.
ئەم gelek غەمگینیش بەرتشتێ ڕوودایی ji bo vî bajarî bû yereke diltezîn bû lê em tu wê baweriyê dane ku bajarê Napolî dizane çawa sîmayekî cuda nîşan bide. Ev bajarekî pêşketiye. Em nehin bajarekî paşketîne ku her kesê xwest medîgar bike. Lê her çawa be şermezarî ye. Ji ber ku gelek geştyar hatbûn bû dîtina vî peykerî li meydana Monîçepyo ku navenda bajar ye. Peykerê Venus of the Rex sîmbola tevgera artê Yuvera ye ku pistelet û yek ji endamên serekeyên wê tevgera hunerî tê dîtin ku Xudawendê evînê yê Romaniyan nîşan dide. Her wisa ciwanî û berhemdariya wê li taniştkomek kincan. Ev peykere yêkem car di sala 1967 hate çêkirin. Ramana wê jî yekgirtina navbeyna ciwanî û hejîkirinê ye bo hetahetaê ku nûênerayetiya Xudawendê Venusê dike. Her wisa têkçûna civakî ya civaka modern û bikarînana wê. Hêlîn Sindî, Dengê Amerîka. کێ دەیزانی لە کوبانیەوە پیاوێکی نابینا پێمان دەڵێت دەبێت بە شێوەیەکی زانستی لە کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای زانیاری بخوێنینەوە و حەیدەر مەحموود گەنجێکی نابینایە و بە زمانی کوردی کتێبێکی لەسەر بنەماکانی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای زانیاری نووسیوە. سەرڕای لە دەستدانی چاوەکانی بەهۆی گرنگی کتێبەکانیەوە بڕیارە زیاتر کتێب لەو بوارەدا بنووسێت و بڵاو بکرێتەوە. ji ber ku ew hezkiriyê zimanê dayîkê ye, xwest ku pînosa xwe di fêrkirina di zimanê Kurdî de beşdar bike. Heyder yê ku temenê xwe 27 salin û ji kesên xwedî pêdeviyên taybet e, pîrtokek li ser fêrkirina bingehên kompîterê bi zimanê Kurdî nivîsand. Da ku Sûdê li xwendekarên Kurd li Sûriyê bike. طبعا و کتابا عنوان خوا به کردی ام از دبیجم من ناف تیگهین رسان لکر یعنی که ام حول عربی کن مفاهیم اساسیه طبعا بانگلیزی جدوه انفورمیشن تکنولوژی و چه کتاب چه تیده و بس اساسیات کمپیوتر تیده هنه یعنی مصطلحات نا کمپیوتر اساسی متیده شرح کری بین هاردویر سوفتویر مثلا پیپل ویر تشتوانی مثلا داتا چنا انفورمیشن چی و چیزوانی مگیته شرح کری پرتوکا وی کو آیا کمینه ji جوره خو لسر استا هریمن ریوبریا خوسر د ناف گلک استنگیان ده چیج ندیتنه او چیج نکارنا نفساندنه د دما 2 سالان دا آماده کر لی او راستی نکارنا چاپ کرنه ته او جی جبر روشا ابوریا خراب لورا او داخواست جی سازین پرورده دیکه کو پرتوکا وی چاپ بکن هر وها تخند ناف مرتالا خواندنه ده کو از بخواه طبع بکم امکانی من اقتصادی هم به مادی من تنه که از کتاب بشکلی که از دخوازم نسخی که از خوازم طبع بکم وقتی نیجی انحانات مؤسسات به ویدشتی رانه بینه مؤسسات حکومی ویدشتی رانه بینه یعنی هدف میجی جوه کتابه نکو ورو اینجی خواده بمینه متخواست جزءک ولو که جزءک چوک به جمنهاجی کمپیوتر به لمعهد وارد داین لجامعه کوبانی وارد سرکتی زانگاه کوبانی به برهم حیدر کیفخاشی خو تینن زمان هر وها آمدهی خو دریا دنگ امریکا را جبو دستکداین و آلیکاری پیشکش دکن و دیار دکن کو او به حوجداریا مینا و پروژینه لهمانی وکو هولدان دست بکیجی ام پیروز دبینن و ام دستک دکن و دم پیش دم هیوینه که هم بیتر کار لسروار شغلانده تا که دهندر زانگه دا و دهندر دبستان دجی وکو متریال زمانی که کردی وارد داین اپشتی که نرخاندن جوا بر همان را بین کرن و اف بر همانا و کسی هان گوا بر همان چه کریه بخواز سرناو زانگه یا بخواز جبونا زانگه چاپ که دوی دمه دا حیانی درفت و امکانی دست مده هی ام تکارن آلی کار بن و تکارن و بر همان چاپ کجی لپشتی که دبن نیرینا دسته اکادمیک آزانسی را در واسه حیدر جمالباته که یک و جبیلی وی دو خوشک و دو برا بنخوشیه که دیتنا چاوان اجدردان. روژا هیرو جبیلی کاری وی دسازیا اولیده او هن شاگرتن خودی پیدوین تایبت لمالا خوده لسر خواندن و تکنولوژی پرورده دکه. طبعا هاجی شاگرت من پینجن از وان ودکم استخدام تلفونه و کمپیوتر جی
و ماگو کسی نابینا و کم بینا یعنی هندک دبینن و توجی نابینن طریق وان خاصه از وانا به شکلی پرورداد کن. حیدر لسر هن پروژین دن دوار نفساندن و آمده کرنا پیرتوکان ده دخبته. هروها هیوی دکه که کاربه فایده لتواهی خلکه بکه و دجیانا خوده چالاک و خودی سود به. رضوان بیزار، دنگ امریکا، کوبانی. لە پێناو پارێزگاریکردن و هەڵمەتی گرنگیدان بە ئاژەڵەکانی جیهان و ئەو ئاژەڵانیان کە ژمارەیان لە کەمبوونەوە و لە ناوچوندان. هەڵمەتێکی ئاژەڵدۆسی لە مەکسیکۆستی دەستی پێکردووە بووە بە کەرنەڤاڵێکی جوان لە یادی 100 ساڵەی باخچەی ئاژەڵانی ئەو شارەدا. سەدان کەس کە زۆربیان منداڵن ئامادەی نمایشێکی جلوبەرگی ئاژەڵان دەبن لە ئاهەنگی 100 ساڵەی باخچەی ئاژەڵانی مەکسیکۆدا. ئەمە هەنگێرانە هاوکاتە لەگەڵ پشتیوانی کۆمەڵایەتیەکان بۆ پەسەندکردنی یاسای پاراستنی ئاژەڵان و زیادبوونی نیگەرانیەکان سەبارەت بە چەند دامەزراوەیەکی نەگونجاو بۆ هێشتنەوە و ڕاگررتنی هەندێک جۆری ئاژەڵ. دیانا گۆدینس یەکێکە لە بەشداربووان و ئاهەنگەکەی بۆ داواکردنی پشتیوانی زیاتری ئاژەڵان قۆستەوتەوە. دروشمێکی بەرز کردووەتەوە لە سەری نووسراوە ئاژەڵەکانی باخچەی ئاژەڵان پێویستیان بە چاودێریەکی باشتر و ژینگەیەکی باشتر هەیە. پێویستە باشتر بن. لە ڕاستیدا ئێمە ماوەیەکی زۆرە نەهاتوین بۆ باخچەی ئاژەڵان. کاتێک سەبارەت بە نمایشەکەش زانیمان دەبینم زۆر کەس دەڵێن باخچەی ئاژەڵان لە دۆخێکی زۆر خراپدایە و هەندێک لە ئاژەڵەکان زۆر لاوازن. فێرناندۆ گوالسێل بەڕێوبەری کۆمپانیاکە دەڵێت دامەزراوەکان بە تێپەڕبوونی کات گۆڕانکاریان بەسەرداهاتوە و ئێستا ناوەندێکی پاراستنی گیانلەبەرەکێویەکانن کە تیایدا چاودێری ئەو جۆرە ئاژەڵانە دەکرێت کە مەترسی لە ناوچوونیان لەسەرا. ئێمە گرنگی بەو جۆرە ئاژەڵانە دەدەین کە مەترسی لە ناوچوونیان لەسەرە. ئەمڕۆ کارکردن لەسەر باخچەی ئاژەڵان هەر تەنها لە ناو خودی باخچەی ئاژەڵاندا ئەنجام نادرێت، بەڵکو لە دەرەوەی باخچەی ئاژەڵانیش کاری بۆکرێت بۆ پشتگیریکردن لە پرۆژەکانی پاراستن وەک یەکێک لە پرۆژە پێشکەوتەکانمان لەگەڵ کۆندۆس کالیفۆرنیا. باخچەی ئاژەڵانی چاپۆلیتی پێک یەکێکە لەو باخچەی ئاژەڵانەی کە زۆرترین سەردانی کاری هەیە لە جیهاندا و بە پێی پێیجی تایبەت بەخۆیان زیاتر لە 5.5 میلیۆن سەردانی کاری هەیە. ئەم خانمە ماوەی 30 ساڵە کاری مۆزاییک دەکات بەهۆی لە ناوچوون و وێرانبوونی کارگەکانی بەرد و مەڕمەڕ لە کاتی شەڕی ناوخۆ و تیرۆردا لە سووریا چیتر ناتوانێت سەرچاوەی کەرەستەی خاو بەدەست بهێنێت بۆ کارەکەی، بەڵام ئەو سوود لە هەموو کەرەستەیەک وەردەگرێت بۆ سازکردنی تابلۆ مۆزاییکەکانی. وەفا حەسەن هونەرمەند و تایبەتمەندا کارین مۆزاییکیە. ئەڤە 28 ساڵن دیوی واریدا کاری دیکە. ئەو کارên destiyên hûr û piçûk diafirîne ku berî şerê navxweyê Sûriyê gelek daxwaz li ser hebû bi taybet ji aliyê gerîdeyan ve. Wefa dibêje ji bo ku di vî rengê hunerî de yek serketî be, şarezayiya gelek layenî pêtiviye. Vî pêşeyî pêdivî bi bênfirehiyê heye, ji ber ku divê tu bala xwe deyne ser, pêdiviye ku te hin şarazayî di warê hunerê hebe. شارەزایی و زانینا خێزkirin û sîberkirinê hebin û bêyî jê hatîbûn di warê rengkirinê de tu nikarî di vê pêşeyê de serketî bî. Zû de heza vî rengê hunerî ketî dilê Wefa Hesen û geheşt radeya ku dema xwestiyê wê jê xwestî dev ji karî berde da ku ew koçî Lubnanê bikin wê dev ji xwestiyê xwe berde. Lê dîsan jî dirêjbûna demê şer û nerehetiyan di Sûriyê de sektorê geşt û guzar û gerîdeyan لاواز بوو و دگەل wê daxwaz li serkarên huneriyên Wefa Hesen jî kêm bû. Zêdebarê wê jî hunermendên karê mozayîkê li Sûriya rastî pirsgirêka kêmbûna kerestên pêtivî dibin. Beriya her tiştî hin reng bi dest nakevin. Ger ez wan bibînim, bazirgan hizra qazanca bêtir dikin. Ji bo min wek xwediya vî pêşeyî eger nexebitim ez najîm. Lê ji ber ku ez nikarim hin rengan bikirim, zehmetiyan dibînim. Ji ber wê jî kalitiya karê min hatiye xwarê. Nebitinê ev pîşeyê hunerî bûye qurbaniyê şerê 12 salî li Sûriya. Lê şer aboriyê welat wêran kir. Lîra Sûrî bêbiha kir. Hejarî berbelav kir. û li dawî jî karê hunerî erzan kir. Lewan weka Wefa dibêje xort rûnakene vî rengê hunerî û li dawî jî
ئەف ڕەنگی هوەری و ئەف پیشە ڕاستی مەترسیا نەمانە دەبە. فبتلاقي كلهم كبارية ما بتلاقي شي جيل هەمی کەسن di vî pîşeyî kar dikin pîrin. Tu mirovên ciwan nabînî fêrî vê pîşeyiyê bibin. Ger ev kal bimirin, kî dê berdewamiyê pê bide? Pirsgirêka duyemîn bazar e. Pêdiviya me bi piştgiriya hikûmetê heye. Em kar bikin û ew berhemên me bifroşin. Wefa dibêje berî şer gerîdeyên Qubrısî dihatin û bi kom karên me dikirin û wan jî bazirganî pê dikir li welatê xwe. Lê niha kit xelek daxwaza karên taybet û girêdayî jiyan û kesayetiya xwe dikin. Li wan rewşa jiyana me û hemû hunermendên vî sektorî gelkê bi zehmet ketiye. Dexîlê şemo dengê Amerîka. نەرمین عەلی و منداڵەکانی بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان لەسەر ڕێگایەکی سەرەکی گەشتیاری لە شاری هەڵەبجە شوێنێکی خواردنی خۆماڵیان دروست کردووە. خواردنی کوردی بە تایبەتی کەلانە دروست دەکەن لەبەر ئەوەی خواردنی کوردی بە زۆری لە چێشخانەکاندا دەست ناکەوێت و هاوڵاتیان کەمتر دەیکەن. نەرمین و منداڵەکانین سەرقاڵی دروستکردنی کەلانن. ئەوان ڕێگەیەکی سەرەکی گەشتیاریان هەڵبژاردووە تا لەو ڕێگەوە کەلانەکانیان بفرۆشن و داهاتی ژیانی ڕۆژانەی خۆیان دابین بکەن. وەڵای ئەمە بیرۆکەی هەمومان بوو تباوکاری هەمومان ئەم بیرۆکەمانە کردوودا دەستمان کرد بەم ئیشە تر خەڵکیش شکر لێمان ڕازیە لە خوا بەزیابێ هەرچیە تەلامان دەستخۆشیمان لە یەکە. لەگەڵ هەمە جۆربوونی خواردن و خواردنەوەکان لە هەرێمی کوردستاندا خواردنە کوردەواریەکان کەمتر لە خواردنگەکان ئامادە دەکرێن بۆیە زۆر جار هاوڵاتیان ڕێگەیەکی زۆر دەبڕن تا بگەن بەم خواردنانە. وەڵا لە سلێمانیەوە هاتووین بە تایبەتیش بۆ ئێرە هاتووین کەلانە و دۆ و ئیتر یا پراخیش بکەن هەر شتێکی باشترە پراخی گەڵامێ و بە دۆ ئیتر زیاتریش هینێ بێ بازار ڕێبێ. دڵنیا بە لەوەکە ئەم شتە کوردەواریە زۆر زۆر تایبەترە لە کەباب و گۆشتەوان. تۆ ئەم کوردەوارێ لەکوێ و کەباب و گۆشتەکە لەکوێ. گەشتیاران کە ڕوو لە ناوچەی هەورامان دەکەن ئەوان بە تامەزرۆییەوە باسی خواردنە کوردەواریەکان دەکەن و دەڵێن دروستکردنیان لە ماڵەوە زەحمەتی زۆرە. کەشتێکیشە ببنەوەیکی پیاسێکی خۆشەکەیت و شتێکی کوردەواریشە خۆیت چکە بە حەقەت ژاوەژاوی ناو شار و گۆشت خواردن و کۆمەڵەشت ناکری هەموو جمعەیەکە دووبارە بێتەوە. منداڵەکانی نەرمین کاوکاری دایکیان دەکەن شوێنێکی کولتوریان دروست کردووە دەڵێن ئەوانەی سەردانمان دەکەن پێمان دەڵێن بەردەوام بن. حالیان کەلانی ئاسایی و کەلانە بە شەکرەکرێت و کولێرە ئەکرێت و لەگەڵ دۆیان پێشکەش ئەکرێت و ئەوە دۆشای خوورماشمان هەیە لەگەڵی هەر خەڵک داوایەکە گەشتیاران بۆیان ئەهێنین. خواردنە کوردەواریەکان ئێستا زیاتر لە فیستیڤاڵ و بۆنە تایبەتیەکاندا دەبینرێن. ئەوە ژوای کردووە کەمتر بەردەستی هاوڵاتیان بکەون و تا موچێژێکی تایبەتیان هەبێت. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. شانۆنووس و دەرهێنەری شانۆگەری ئەڵمانی ساموئێل بیکت دەڵێت چەند هیلاک دەبیت چەند شکست دەهێنیت گرنگ نییە. جارێکی دیکە هەوڵ بدەرەوە شکست بهێنە باشتر شکست بهێنە بەردەوام بە تا زایڵێکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.